هەرێمی کوردستان چ ڕێوشوێنێک بگرێتە بەر بۆ ئەوەی بارودۆخی کەرکووک و خورمات و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان ئاسایی ببنەوە. وەکو کەرکووچیەک ڕێی من ئەوەیە کەرکووک بگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان. بەڕاستی خەڵکی کەرکووک نابێت لە شاری کوردیە و لە شاری خۆیە ئاوارە و دەربەدەر و نیشتە درێ وڵاتەکان بێت. من وەکو هاوڵاتیەکی هەرێمی کوردستان پێم وایە ئەگەر بێت و کورد هەمووی یەکگر نەبێت چ بە لانی حیزبەکانەوە چ بە هەر هاوڵاتیەکی سەرجا دەبێت پێم وایە نە کەرکووکیش و نە خورماتوریش هیچیان ناگەڕنەوە سەر کوردستان و بەڵکو کوردستانیش پارچە پارچە بێت ئەگەر کورد یەکترگر نەبێت. یەکەم زەردەبیان ناو خوددا حەول بدەین کوردستانەکە جوان دامەزرێنین. یەک مەسەلا ئێمە ئەگەر ناو خوددا تاوا نەبین ئێمە نەشین دەوروبەری خۆشی ڕێک بێخین. بەڕاستی ڕای خۆم ئیسەرەکی بۆ ئەم وەزعە ئەوەیە کو هەموو لایەنی حەزبەکان یەک دەست بن بۆ ڕزگاربوونی مەخمۆر و کەرکووک.